مەراسیمی بە خاکسپاردنی دوو کرێکاری کەرکووکە. ئەو دوو کرێکارەی لە کاتی کارکردن گیانیان لەدەستدا. هێمن بورهان و هێمن مەجید ئەو دوو کرێکارە بوون کە بەهۆی بەرزکردنەوەی ئەسکەلەی کارکردن و کێشانی بەتەلی کارەبادا گیانیان لەدەستدا. لە بەخچی بووە لەبان ئەسکەرەیشی کرد و ئەسکەرەکەی بەرزەکردن کارەباکەی داوەتر ئەم حادسی ڕوویدا خۆشم نازان بەتەواوی لە چوومەتە دا حادسەکە چۆن بۆ چۆن نەبووە لەسەر ئیشن ئەمەلەن وەستای لە باغن ئیتر ئەمە ئەسکەلەکان قولابەکان بەرزەوە کردوە لە زەختەکەی داوە چنگاڵە ئەم دوانیان چەفیان لەدەست نەبووە بە پێوەی کە ئیشەکە گوازنەوە براکەم چەفی لەدەست بووە تۆزێ لە خوارەوانەوە بوو ئەنجا ئەو ئەمانی فڕێدا و ئیتر دەست بەجێ جانیان لەدەستدا براکەشم دەستی تەقی و ئیتر جانی و شکر باشە بەرەو باشیە ڕۆ ئەلحەمدوللا. ئێرە شوێنی کار و گیان لە دەستدانی کرێکارەکانە. من هەوڵ دەدەم وتەی شاید حاڵەکان وەربگرم و چۆنێتی ڕووداوەکە ڕوون بکەمەوە. وەڵایی دۆ دوانزە بلێ مەلای مەڕوو بوون دوکان قەپات کرد دۆر بۆ دوانزە یەک بوو کە ویستیان کاسکەلەکە بسوڕێنن بلێ کەمە حەویلەکە لێیدا ڕێک گر پێ کرد. قوربانەکانی ئەم ڕووداوە هەریەکە لە هێمن بورهانی تەمەن 42 ساڵ و خاوەنی 4 منداڵ و هێمن مەجیدی تەمەن 35 ساڵ و باوکی 2 منداڵ و کرمانس خالیدی تەمەن 28 ساڵ بوو کە یەک منداڵی هەیە. 12 ڕۆژە لەم بینایەدا کارەکەن. ئەمڕۆ کۆتاڕۆژی کارکردنیان بوو بەڵام کۆتاڕۆژی کارکردنیان بوو بە کۆتاڕۆژی ژیانیان و دوو لەو کرێکارانی کە لەم بینایەدا کاریانە کرد بەهۆی بەرکەوتنیان بەتەلی کارەباکە گیانیان لە دەستداوێشی شیان بە سەختی بریندار بوو. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک